سیاسەتی زمان لە سەردەمی سەرمایەداری دیجیتالدا. نووسینی لاوێن ئەمانی. پرسەکە تەنیا ئەوە نییە کە هێز چۆن کار دەکات، بەڵکو ئەوەیە کە هێز چۆن خۆی و کردەوەکانی پێناسە دەکات، واتە چۆن زمان قۆرغ و ئاوەژۆ دەکاتەوە. دەسەڵاتی هاوچەرخ زیاتر لەوەی کە لە پێگەی هێز و زەبر و زەنگەوە کار بکات لە ڕێ پێناسەکردنەوەی وشەکانەوە خۆی زاڵ دەکات. لە جیهانی هاوچەرخدا ئەم ڕەوتە چیتر تەنیا سنووردار نییە بە دەوڵەت و سیاسەتی فەرمی، بەڵکو سەرمایەداری دیجیتال، تۆڕە کۆمەڵایەتیەکان و پیشەسازیی دیجیتالیش بوونەتە ئەکتەرە سەرەکیەکانی بەرهەمهێنانی زمان. ئەوان نەک تەنیا ئامڕازی پەیوەندی، بەڵکو شێوازی تێگەیشتنی ئێمە لە خۆمان، کار، پەیوەندی، ئازادی و تەنانەت حەقیقەتیش شکل پێدەدەن. لە سەرمایەداری دیجیتالدا زمانی ئابووری کلاسیک جێگەی خۆی داوە بە زمانێکی نەرم، هاوڕێیانە و تەکنۆلۆژیک. کۆمپانیا زەبەلاحە دیجیتالیەکان چیتر خۆیان وەک کۆمپانیا ناو نابن، بەڵکو بوونەتە پلاتفۆرم، ئێکۆسیستەم، کۆمەڵگا. کرێکار چیتر کرێکان نییە، هاوکاری سەربەخۆ، شۆفێری هاوبەش، بەرهەمهێنەری ناوەڕۆک بۆ دامەرزێنەرە. ئەم گۆڕانکاریە لە وشەسازیدا هەڵکەوت نین. کاتێک شۆفێری ئەپلیکیشنێکی هاتوچوو دەبێتە هاوبەش، لێرەدا ئیتر پەیوەندی ڕاستەقینەی هێز ون ئەبێت. چیتر کارکردن لە ژێر سێبەری نەبوونی ئەمنیەتی پیشەیی، بیمە و مافی ناڕەزایەتی دەربڕین لە هاوکێشەکە دەسڕدرێنەوە و زمان پەیوەندیە نایەکسانەکان، هاوڕێیانە و خۆبەخشانە پێناسە دەکاتەوە. لەم پێکهاتەیەدا تەنانەت داتاش بە زمانێکی نەرمتر و بە دوور لە ترس نیشان دەدرێت. کۆمپانیاکان ناڵێن کە ئێمە چاودێری ژیانی ئێوە دەکەین، دەڵێن ئەزموونی بەکارهێنەرەکان تاکە کەسی دەکەینەوە. ناڵێن ئێمە هەڵسوکەوتی ئێوە پیشبینی و ئاراستە دەکەین، دەڵێن پێشنیاری هۆشمەند دەخەینە بەردەستان. لە ئاکامدا چاودێری بەردەوام و چڕ چیتر نەوەک جۆرێک لە دەستدرێژی بۆ سەرسنووری تاکە کەسی تاکەکان، بەڵکو وەک چەشنێک لە خزمەتگوزاری و کار ئاسانی پیشان دەدرێت. ئەمە ڕێک ئەو ساتەیە کە زمان دەسەڵات دەگۆڕێت بۆ خۆشبژیری. تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم منتەقەیان هەنگاوێکیش زیاتر بردووەتە پێش. ئەوان تەنیا کاڵا نافرۆشن، بەڵکو شۆناس دەخولقێنن. لە کولتوری ئینفلوێنسەریدا مرۆڤ خۆی وەک پرۆژەیەکی مارکەتینگ دەبینێ. ژیانی ڕۆژانە دەبێتە ناوەڕۆک. هەستەکان دەبێت شیاوی بڵاوکردنەوە بن. پەیوەندیەکان دەبێت چەشنێک ساقی و باقی بەرهەم بێنن. وشەگەلی وەک برەندی تاکەکەسی، ئاڵوێکردن، بینەران، گەشەی ئۆرگانیک و شتی تر. ئاماژەی ڕاستۆخۆیە بەوەی کە ئەم چەشنە لە زمان ڕووچووەتە ناو تاکەکەسیترین خۆشبنەکانی ژیانەوە. لە وەها بەستنێکدا تەنانەت نزیکی و هاوڕێتیش بووەتە کاڵایک. تاکەکان فێر دەبن کە ساتە تاکەکەسیەکانیان نەک لە سۆنگەی ژیانکردنەوە، بەڵکو لە سۆنگەی بەنەمایشکردنەوە ئەزموون بکەن. سەفەر، خواردن، ئەوین، تەنیایی و ڕەنجی دەرونی و تەنانەت مافخوازی و دەنگ هەڵبڕینی قوربانیان و تابوشکێنەکانیش سەرجەمیان شیاوی بوونن بە ناوەڕۆک. تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم وەهمە دەخولقێنن کە هەمووان ئازادن خۆیان دەرببڕن، بەڵام بەکردەوە ئەلگۆریتمەکان دیاری دەکەن کە چه چەشنە دەربڕینێک ببینرێت. بۆیە ئازادی ڕادەربڕینیش دەبێتە چەشنێک لە ئازادی پێشبڕکێ بۆ کۆکردنەوەی سەرنجی زیاتر. هاوکات کولتوری ئینفلوێنسەری جۆرێک لە زمانی سەرکەوتن بەرهەمدێنێت کە پێکهاتە کۆمەڵایەتیەکان دەشارێتەوە. سەرکەوتن ئاکامی هەوڵی تاکەکەسی، وزەی ئەرێنی، برەندسازی و بەردەوامیە و چیتر باسێک لە چین و سەرمایە و دەرفەتی دەستپێڕاگەیشتن و هێزی جەماوەری و شتیتر نییە. شکست نەک پرسێکی کۆمەڵایەتی، بەڵکو بێتوانایی و کەمکاری تاکەکانە و زمانی هاندەرانە. جێگەی شرۆڤەی کۆمەڵایەتی و زمانی شیکارانە دەگرێتەوە. لە بەستێنی ژێری دەستکرد و دیجیتالدا
ئەم ڕەوتە ئاڵۆستریش بووێتەوە. بۆ پێی کە زمانی دیجیتال بە سروشت ڕەواڵەتێکی زانستی و نیوترال و بێباری هەیە. کۆمپانیاکان قسە لە ژیری دەستکردی ئەخلاقی یاخود ئۆتۆماسیۆنی هۆشمەند دەکەن، وەک بڵێ دیجیتال بوونێکی بێلایەنی سربەخۆیان لە دەسەڵاتی مرۆیی. بەڵام لە پشت هەر یەک لە موشانەوە تۆڕێک لە بەرژەوەندی ئابووری و سیاسی خۆیان هەشارداوە. کاتێک ئەوترێت ئەلگۆریتمەکان ئۆپتیمایز کراون، کەس ناپرسێ بە سوودی کێ. کاتێک ئەوترێ ژیری دەستکرد بەهرەمەندی زیاتر دەکات، ئەوانی لە کورتماوە و لە ئەنجامی ئەودا پیشە ئەمنیەت یا خۆت سربەخۆیی خۆیان لە دەستدەدەن ون دەبن. زمانی دیجیتال کە ئەمڕۆکە بووەتە زمانی زاڵ، بە شێوەیەکی گشتی دیاردەمرۆیی و سیاسیەکان وەک ڕەوتی سروشتی و ڕێپێنەگیراو دەردەخات. بەم شێوەیە کە دەرکرانی بە کۆمەڵی کرێکاران و کارمەندان دەبێتە ئاکامی وەرچەرخانی دیجیتاڵی، وەک بڵێ هێزێکی سەر و مرۆیی و ڕێلێ نەگیراو لە ئارادایە، نەک بڕیاری گروپێکی بچووک لە خاونانی سەرمایە. یەکێک لە سەرەکیترین تایبەتمەندیەکانی زمانی دیجیتال لێڵکردنی بەرپرسیارەتیە. کاتێک ئەلگۆریتمێک دووچاوەکیانە کار دەکات، بە کورتی دەبێتە هەڵە و باگی سیستمێک، نەک ئەو مرۆیەی بەرهەمی هێناوە. بەم چەشنە هێز لە ڕوخسارە مرۆیەکەی خۆی مەودا دەگێڕێت و لە چوارچێوەی وشە دیجیتاڵیەکاندا خۆی دەشارێتەوە.